حرەکەت بەرەو نیزامیگەری لە پێکهاتەی سیاسی ڕێژیمدا. لە ڕۆژانی کۆتایی مانگی جۆزەرداندا هەڵبژاردننی سەرۆک کۆماری ڕژیم بەڕێوە دەچێت. بە هەر ڕادەیەک لەو ڕێکەوتنە نزیکتر دەبینەوە کەشمەکەشی باندەکانی ڕژیم بە ئامانجی بوون بە سەرۆکی قووەی مۆجریات تونتر دەبێتەوە. لەو نێوەدا دەمێک کە تەوەری سەرۆک کۆماری بوونی نیزامیەک بۆتە وتارێکی زاڵ بەسەر کەش و هەوای بەناو هەڵبژاردندا. هەڵبەت دەزانین کە بۆ یەکەم جار ئەم تەوەرە لەلایەن هەواڵنێری جوانی سەر بە سپای پاسداران چەند مانگ پاش ئاخێزی مانگی خەزەڵوەر هاتە گۆڕێ. بانگەشەکارانی ئەم سیاسەتە ئەو کات بە هەڵسەنگاندنی بارودۆخی بەر لە کودەتای ڕەزاخان کە پێکهاتەی کۆمەلگا لێک هەڵوەشا بوو پێویستی حزوری نیزامیەکی بەهێزیان بە ئامانجی بەناو ڕێکخستنی کۆمەلگا هێنایە گۆڕێ. حرەکەت بەرەو بەهێزکردنی هێزەکانی سەرکوت و ئامادەکاری بۆ گرتنەوەی گرنگترین ئۆرگانەکان لە پێناو یەکدەستکردنی پێکهاتەی سیاسی ڕژیم لە زومرەی ئەو ئامرازە ئامادەکراوانە بوون بۆ بەکردەوە دەرهێنانی ئەم سناریۆیە. لە مانگی گوڵاندا حەسەن کەرەمی فەرماندەی یەگانی ویژەی پۆلیس لە وتوێژ لەگەڵ هەواڵنێری ئیرنا وتی کە ئیمکاناتێکی بێوێنەیان پێدرا تا بشێویەکانی ساڵی 99 کۆنتترۆل بکەن و باسی لە ئامادەبوونی ئەم هێزانە بۆ سەرکوتی ناڕزایەتیەکان کرد. ئەوتی لە ماوەی هەموو ئەو ساڵانەدا کە لەو یەگانەدا خزمەتم کردووە دەتوانم بڵم لە ساڵی 92دا زۆرترین پشتیوانی لەم یەگانە کراوە و ئەم ساڵ لە بواری ڕاهێنان ئیمکانات و زانیاریەوە بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ دوژمن لە مەیدانە جۆرا و جۆرەکاندا لەو پەڕی ئامادەبوونداین. هەموو ئەوانش لە بارودۆخیدا بوو کە زۆربەی شارەزایانی بواری ئابووری لە ناوخۆی ئێران دەربارەی قۆناغی نوێی ناڕزایەتی جەماوەری بەهۆی گەندەڵی ئابووری ناکارامەیی و هەژاری بێسنوور هۆشداریان دەدا. لە بەرامبەر ئەم هۆشدارانەدا سەرانی ڕژیم تەنیا ڕێگا چارەیان تەرخانکردنی ئیمکاناتی زیاتر بەهێزی سەرکوتگەر بینی. فەرماندەی یەگانی ویژەی پۆلیس بە ئاماژە بۆ بابەتێک کە بە کەڵک وەرگرتن لە کەرەستەی پێشکەوتوو بەرەنگاری پشێویەکانی ئەمساڵ دەبنەوە وتی یەگانی ویژە بەهۆی کارنامەی قابلی قبولی ساڵەکانی 96 و 98 و باقی ڕووداوەکانی دیکە لەوانە تەوەری ئاو لە ئۆستانی ئیسفەهان لە بەکردەوە دەرهێنانی ڕێکاری پێشگیرانە و کەڵک وەرگرتن لە کەرەستەی پێشکەوتوو بۆ کۆنتترۆلکردنی بشێویەکان پێداگرتر بووە و هەروەها لە وتوێشکردن وەک تاکتیکی کارامەی یەگانی ویژە لە بەرەنگاربوونەوەی سەرەتایی لەگەڵ بشێویەکان کەڵکی لێوەردەگیرێت و ئەوەش بە کەڵک وەرگرتن لە سیستمی سەوتی یەکجار بەهێز لە دەستوری کارماندایە. نوێنەری وەلی فەقیهی ئوستان و ئیمامی جومعەی کرمان لە خوتبەکانی نوێژی جومعەدا هەر ئەم بابەتە بە جۆرێکی دیکە باز لێ دەکات. ناوبراوتی وڵات پێویستی بە سەرۆکۆمارێکی هاوشەوەی سولەیمانی هەیە تا لە ڕێگەی جەهاد فیداکاری و بوێری هێزی خۆنواندن و نوێنەرایەتی کردنی کۆماری ئیسلامی لە بوارە جۆرا و جۆرەکاندا لە ئاستی ناوخۆ و دەرەوە بە هێزێکی هەرچی زیاترەوە بێتە مەیدان. هەڵبەت دەرزانین کە بەر لە کوژرانی قاسم سولەیمانیش هێندێک لە لایەنگرانی سەرۆک کۆماری نیزامی باسییان لە ئەگەری کاندیدبوونی قاسم سولەیمانی لە هەڵبژاردنەکاندا دەکرد. بۆ نمونە ڕاوێژکاری ئێستای فەرماندەی سپاه لە وتوێژ لەگەڵ خەبەر ئانلاین وێڕای ئاماژە بەوەی کە سەرۆک کۆماری سپاهی هیچ ترسێکی نییە وتی هێندێک دەیان هەوێ شەڕی دەرونی و ڕێبخەن و بڵێن نظامی و هەڵبەت مەبەستیشان سپاهیەکانە. سپاهیەکان بەر لەوەی کە بێنە ناو سپاوە سیاسی بوونە و خەباتیان دەکرد. مەگەر ئەوان تاوانیان ئەنجام داوەکە لە دژوارترین بارودۆخەکاندا بەرپرسایەتیان گرتوۆتە ئەستۆ. ناوبراو وێڕای ئاماژە بە هەڵبژاردننی سەرۆک کۆماری ساڵی 1400 و بە گرنگدانانی حزوری نظامیەکان دەڵێ سەبارەت بە حزوری نظامیەکان لە هەڵبژاردنەکاندا سپاهیەکان زیاتر لەبەرچاون. هەرچەند بە پێی یاسا نابێت بە گروپ یان حیزبێک پەیوەست بن بەڵام کاتێک کە ئەم برادەرە نظامیانە توانایی ئەو کارایان هەیە بۆچی نابێت لە هەڵبژاردنەکاندا بەشداری نەکەن. ئەم سێناریۆیە لە ڕێگەی گاڵتەجاری هەڵبژاردننی مەجلیس ڕەدی سەلاحیەتی زۆرێک لە نوێنەرانی ڕێفۆرمخوازی دەوڵەت کە زۆربەیان چەندین جار لە مەجلیسدا حزوریان بووە و بەشداری بەرچاوی نظامیەکان و سەرنجام بە هەڵبژاردننی قالیبا فەرماندەی گەندەڵ و جەنایەتکار بۆ سەرۆکایەتی مەجلیس بە شێوەی ڕسمی پرۆسەی بەکردەوە دەرهێنانی دەست پێ کردووە.
لە ئێستادا سێ فەرماندەی سپاواتە قالیباف سەرۆکی مەجلیس، محسن ڕزایی سەرۆکی مەجمەعی تەشخیصی مەسلحەتی نظام و سەردار دەهقان لە فەرمەندە باڵاکانی سپا و ڕاوێژکاری نظامی ئێستای خامنەیی خۆیان بۆ ئەم پۆستە کاندید کردووە. مێدیاکانی سربەسپا لەسەر ئەم بابەتە زیاتر چڕبوونەتەوە و بەنیازن لە ڕێگەی تەبلیغاتەوە نەتەنیا بیسەلمێنن کە بەشداری سپاهیەکان لە هەڵبژاردنەکاندا دروستە، بەڵکو سەردارانی سپا ئەگە سەرۆکایەتی قووەی مجریەش بەدەستەوە بگرن هەموو کێشەکانی ئێران چارەسەر دەبێت. هەمووی ئەوانە لە بارودۆخێکدایەکە ڕێفۆرمخوازانی حکوومەتی کە دوایین ڕەمەقیان ڕژاندە ژێر پای ڕۆحانی لە ئێستادا بێداهاتووتر لە هەموو کاتێک دەستیان داوەتە پرتوبۆڵە. هەندێک لەوانە تەنانەت بە ئاشکرا باسی ئەوە دەکەن کە ڕەنگ بێ بە حزوری نیزامەکان لە سەرۆکایەتی قووەی مجریە بەستێنەکانی هەندێک کرانەوە بخڵقێت. ئەوەی کە سەرانی ڕەژیم و بە تایبەت ژووری فکری سپای وا لێ کردووە کە هەم هێزی سەرکوتیان بەڕووی خەڵک بکێشن و هەم بەرەو یەکدەستکردنی پێکهاتەی سیاسی کۆماری ئیسلامی حرەکەت بکەن، مەترسی هەڵچوونی کۆمەڵایەتیە. هەڵبەت ئەم تەوەرەشیان بەدەیان جار باس کردووە و تەنانەت بۆ ساڵی نوێش هێناویانەتە گۆڕێ. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا فەسڵنامەی سیاسەتی دیفاعی سەربەسپای پاسداران لێکۆڵینەوەیەکی بڵاو کردەوە بەرهەمی کاری هاوبەشی بەناو زانایانی ئەمنیەتی و سیاسی سەر بە هەردوو ڕەوتی ئیسلاح تەڵەب و ئوسولگەرایە و تێیدا باسی ئەوە کراوەکە ناڕزایەتیەکانی سەرشەقام دەتوانێت نیزام بڕوخێنێت. بەڵام لە ڕاستیدا چینی کرێکاری ئێران و میلیۆنان کەس لە توێژەکانی خوارەوەی کۆمەلگا بۆ ئەوەی کە نەبنە تەماشاچی مەرگ و برسێتی خۆیان و نەبنە شایدی ئەوەی کە سەرمایەداران و دەوڵەتەکەیان لە هەر دەرفەتێکدا هێرش دەبەنە سەر سفرەی بەتاڵیان، هیچ ڕێگایەکیان بێزگە لە خەبات و ناڕزایەتی لە پێشدا نییە. سەرڕای هەموو ئەو بربەستانەی کە پەتای کۆڕۆنا قوڵقاندوێتی کۆمەلگا بەردەوام شایدی ناڕزایەتی و مانگرتنە. هەر ئەم ئاخێز و مانگرتنانە و هەر ئەم ناڕزایەتیانە خۆی نیشانەی ئەوەیە کە جەماوەری خەڵک چیتر حازر نین ببنە قوربانیانی بێدەنگی ئەم بارودۆخە فەلاکەتبارە. مێژوو نیشانی داوە کە بەهێزترین پێکاتە نظامیەکان لەو کاتەدا کە هێزی مەزن و میلیۆنی جەماوەری کرێکار و زەحمەتکێش هاتوونە مەیدان توانایی مقاومەتیان لەدەست دەدەن و گشت ئۆرگانەکانی سەرکوت و دەسەڵاتی سیاسی بورژوازی ڕادەماڵدرێن.